سلااوتان لێبێت بەم کاتتان باش بینەرانی عزیز لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی شەمە سەرەتا سەردێری چەند هەواڵ. دۆخی خراپی جەستەیی سۆران ڕەحیمی لە زیندانی نەغەدا، ئەشکەنجە و ئازاری فەرهاد پژوان لە زیندانی ورمێ، گواستنەوەی سورەیا قەیتەران بۆ زیندانی ورمێ، ناڕوونی چارەنووسی سولماس حەسەنزادە لە زیندانی ورمێ، ڕێپێوانی خەڵکی دەیر و زوور دژ بە ئێران و سووریا، ناڕزایەتی کرێکارانی شارەوانی لە شارەکانی سەر بەندەر و میناب، کۆبوونەوەی گوندنشینانی نورابادی مەمەسەنی لە بەردەم فەرمانداری، گواستنەوەی سەرڤەناز ئەحمەدی بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان و کڕین و فرۆشتنی نەخۆش لە نێو ئامبوڵانسەکانی ئۆرژانس. دەستپێکی هەواڵەکان دۆخی خراپی جەستەیی سۆران ڕەحیمی لە زیندانی نەغەدا. سۆران ڕەحیمی هاوڵاتی گەنجی خەڵکی سەقز کە لە ساڵی ڕابردوو بە تۆمەتی تێکدانی ئاسایشی گشتی لە زیندانی نەغەدە بەندکراوە بەهۆی هەبوونی وەرەم لە سەریدا باری جەستەیی ناجێگیرە. بە پێی زانیاریەکان عەلی تالبی داواکاری گشتی و قادر بەیرامی لە لەقی جێبەجێکردنی سزاکانی دادگای نەغەدە ڕێگەیان لە پێدانی مەرەخەسی دەرمانی بەو زیندانیە سیاسیە کردووە. سۆران ڕەحیمی بۆ جاری دوومە کە ڕوبەڕووی سزای نادادپەروەرانەی زیندان بۆتەوە. ناوبراو پێشتر بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نەیارەکانی ڕژیم بۆ ماوەی 10 ساڵ زیندانی کراو. پاش تێپەڕبوونی 1 ساڵ بەسەر ئازادیدا دووبارە زیندانی کرایەوە. جێگەی ئاماژەیە کە حەیدەر ڕەحیمی باوکی سۆران پێشتر بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نەیارەکانی ڕژیم کوژراوە. ئەشکەنجە و ئازاری فەرهاد پژوان لە زیندانی ورمێ. فەرهاد پژوان بەندکراوی مەحکوم بە زیندانی هەتاهەتایی پاش ئەشکەنجە و ئازاری ساخت لەلایەن محەممەد فاتمی بەڕێوەبەری کاروباری نێوخۆیی زیندانی ورمێ بۆ بەندی تاکە کەسی ڕاگوێزراو لە پەیوەندی تەلەفۆنی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. لە ڕۆژانی ڕابردوودا بەندکراوانی بەندی چواری زیندانی ورمێ لە کاتی خواردنی ناشتای بەیانیدا کەوتنە بەر پەلامەری سەیفوڵڵا زادە بەرپرسی زیندان و محەممەد فاتمی بەڕێوەبەری کاروباری نێوخۆی بەندیخانە و بە سەختی ئەشکەنجە و ئازاردران. هەڵسوکەوتی وەحشیانەی بەرپرسانی زیندانی ورمێ تووڕەیی بەندکراوانی لێکەوتەوە و بە کۆبوونەوە لە نێو مەحوەتەی زینداندا ناڕزایەتیان دەربڕی. چانی باسە کە فەرهاد پژوان چەند ساڵەوە بەر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر بە زیندانی هەتاهەتایی مەحکوم کرابوو. گواستنەوەی سورەیا قەیتەران بۆ زیندانی ورمێ. لە ڕۆژانی ڕابردوودا سورەیا قەیتەران شارۆمەندی خەڵکی گوندی کانیمەلای سەر بە پیرانشار بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانی دەست بەسەر و بۆ زیندانی ورمێ گوازراوەتەوە. سورەیا قەیتەران ڕۆژی دووشەمە 5 پوشپەڕی 1402 بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن ئیدارەی سڵعاتەوە دەست بەسەر و پاش کۆتایی هاتنی قۆناغەکانی لێپرسینەوە لە گرتوخانەی سڵعاتی ورمێ لەلایەن لەقی یەکی دادگای ئینقلابی مەهاباد بە سەرۆکایەتی قازی دووستی بە 9 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کرا. ناڕوونی چارەنووسی سولماس حەسەنزادە لە زیندانی ورمێ. زیاتر لە 10 ڕۆژ بەسەر دەست بەسەرکرانی سولماس حەسەنزادە خوشکی نەمر محەممەد حەسەنزادە لای گیانبەخکردوانی شۆرشیجینا تێدەپەڕێت و هیچ لایەنێکی پەیوەندیدار وەڵام دەرەوەی نیگەرانی بنەماڵەکەی نەبووە. بەدوای دەست بەسەرکردنی توندوتیژانەیە کاک ئەحمەد و سولماس حەسەنزادە باوکو و خوشکی محەممەد حەسەنزادە ڕۆژی چوارشەمە دەی گەلاوێژ سولماس بۆ بەندی ژنانی زیندانی ورمێ ڕاگوێزرا و ئەحمەد حەسەنزادەش بە بارمتەی 4 میلیارد تمەنی و بە شێوەی کاتی ئازاد کرا. شانی باسە کە ئەحمەد حەسەنزادە بە تۆمەتی پرۆپاگەندەی دژی نظام تۆمەتبار کراوە. ڕێپێوانی خەڵکی دەیر و زوور دژ بە ئێران و سووریا. ڕۆژی هەینی 19 گەلاوێژ دانیشتوانی گوندەکانی دەوروبەری دەیر و زووری سووریا دژ بە میلیشیاکانی سەر بە کۆماری ئیسلامی و ڕژیمی بەشار ئەساد ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. شەوی پێنجشەممە 18 گەلاوێژ میلیشیاکانی سەر بە کۆماری ئیسلامی و هێزەکانی ئەرتشی سووریا کوێرانە خانووی گوندنشینانیان بە هاوەن و تۆپ بردومان کرد.
لە ئەنجامی ئەو هێرشە وەحشیانەدا 11 کەس گیانیان لەدەستا کە 6 کەسیان منداڵ بوون و 5 کەسی دیکەش بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکران. باژە ڕووداوە خەڵکی دەیر و زور دژ بە ڕژیم یاسەد و کۆماری ئیسلامی ڕژانە سەر شەقام و وازیاری کاردانەوەی کۆمەڵگای جیهانی بەرامبەر بەو جنایەتە بوون. ناڕزایەتی کرێکارانی شارەوانی لە شارەکانی سەربەندەر و میناب. ڕۆژی هەینی 19 گەلاوێژ کرێکارانی شاغڵ لە شارەداریەکانی سەربەندەر و میناب لە ناڕزایەتی بە نەدانی داخوازیە دواخراوەکانیان کۆبوونەوە. بەپێی ئەو وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە بەهۆی مانگرتنی کرێکارانی سەربەندەر زبڵێکی زۆر لە نێو گەڕک و شەقامەکانی ئەو شارەدا کۆبووەتەوە. کرێکارانی شارەداری سەربەندەر و میناب خوازیاری پێدانی 2 بۆ 3 مانگ حەقدەستی دواخرا و تەزمینی ئەمنیەتی پیشەیی چوونە سەرەوەی ئاستی حەقدەست بە پێی هێڵی هەژاری و هەروەها بە پێی هێڵی هەڵاوسان دابینکردنی بیمەی دەرمانی و پێدانی مەزایە بوو. کۆبوونەوەی گوندنشینانی نورابادی مەمەسەنی لە بەردەم فەرمانداری. گوندنشینانی شارستانی نورابادی مەمەسەنی ڕۆژی هەینی 19 گەلاوێژ لە بەردەم فەرمانداری کۆبوونەوە و ناڕزایەتی خۆیان لە ئاست لە ناوبردننی ژینگە نیشاندا. بەپێی زانیاریەکان گوندنشینانی مەمەسەنی لە ئاست داگیرکردنی مڵک و ماڵی گشتی و لێدانی شرکەتی ماسەشویی ناڕازین و دەڵێن ڕێگەوبانەکان بەهۆی هاتوچووی بارهەڵگرە کان یەکسەر لە ناوچووە و زەویوزاری دەوروبەری چۆمەکان لەلایەن شرکەتەکانی ماسەشویی داگیر و زیانێکی زۆر بە ژینگە گەیشتووە. کوژران و برینداربوونی 2 سوختبەر بە تەقەی هێزەکانی ڕژیم. ڕۆژی هەینی 19 گەلاوێژ 2 سوختبەر لە شارەکانی نەهبەندان و میناب بە تەقەی هێزەکانی ڕژیم کوژران و بریندار بوون. بەپێی راپۆرتی کەمپەینی چالاکانی بەلوج هێزە ئینتزامیەکانی ڕژیم لە شاری نەهبەندان بە دوای ئۆتۆمبیلی سوختبەرێکدا کەوتن و پاش ڕاگررتنی ئۆتۆمبیلەکە چەقەیان لە شۆفرەکەی کردووە. لا کامی ئەو هێرشەدا شۆفری ئۆتۆمبیلەکە بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەی بیرجەند کراوە. لەلایەکی دیکەوە ئۆتۆمبیلی سوختبەرێکی خەڵکی میناب بەهۆی دەستڕێژی گولەی هێزەکانی ڕژیم وەرگەڕا و شۆفرەکەی دەست بەجێ گیانی لەدەستەوە. پاشە ڕووداوە خەڵکی میناب بە داخستنی جادە دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە. گواستنەوەی سەرڤەناز ئەحمەدی بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان. بە دوای هێرشی گاردی ئەمنیەتی زیندانی ئێڤین بۆ سەر بەندکراوانی ژن سەرڤەناز ئەحمەدی بریندار و بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانەی دەرەوەی زیندان کرا. چەند ڕۆژ لەوە بەر بەندکراوانی سیاسی ژن لە زیندانی ئێڤین دژ بە جێبەجێکردنی سزای سێدارەی ڕەزا ڕەسایی ناڕەزایەتیان دەربڕی. بەڵام گاردی ئەمنیەتی زیندان هێرشی کرە سەر بەندکراوان و چەند زیندانی لەوانە نەرگز محەممەدی، وریشە مورادی و سەرڤەناز ئەحمەدی بەهۆی لێدان و ئازاری مامورانی ڕژیم بریندار بوون. ڕۆژی پێنجشەممە نەرگز محەممەدی بەهۆی جەڵتەی دڵەوە ڕەوانەی نەخۆشخانە کرابوو. شانی باسە کە سەرڤەناز ئەحمەدی بە بیانووی بەرگریکردن لە منداڵانی کار لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە 6 ساڵ زیندان مەحکوم کراوە. کڕین و فرۆشتنی نەخۆش لە نێو ئامبولانسەکانی ئۆرژانس. ئەحسان گوڵمحەممەدی ڕۆژنامەوانی خەڵکی تاران ڕۆژی هەینی 19 گەلاوێژ لە پۆستێکی ئینستاگرامیدا ڕایگەیان بە تازەیی دیاردەیەک لە نێو ئۆرژانسی ئێراندا باو بووە و مامەڵە بە گیانی مرۆڤ دەکەن. پزیشکێکی پسپۆر لە توێژ لەگەڵ ئەو ڕۆژنامەوانەدا ڕایگەیان کە هەندێک لە نەخۆشخانەکان مامەڵە بەو نەخۆشانەوە دەکەن کە دۆخی تەندروستیان ناجێگیرە و هەر لە نێو ئامبولانسەکەدا بە 4 بۆ 6 ملیۆن تمەن دەیان کڕن. ئەگەر نەخۆشێک پێویستی بە نەشتەرگەری بێت نرخەکەی زۆرترە و ناوەندە دەرمانیەکان پێش گواستنەوەی بۆ نەخۆشخانە مامەڵەی پێوە دەکەن و هەر ناوەندێکی دەرمانی پارەیەکی زۆرتر بدات بەو شوێنە دەگوازرێتەوە. کۆبوونەوەی کۆچبەرانی ئێرانی لە بەردەم ئیدارەی پەنابەرانی سوید. ڕۆژی هەینی 19 گەلاوێژ کۆمەڵێک لە پەنابەرانی ئێرانی بە کۆبوونەوە لە بەردەم ئیدارەی پەنابەرانی سوید خوازیاری ڕوونکردنەوەی چارەنووسیان بوون. بەپێی زانیاریەکان کۆمەڵێک پەنابەری ئێرانی لە وڵاتی سویددا دەژین و هێشتا مافی شارۆمەندی ئەو وڵاتیان وەرنەگرتووە. بەهۆی نەبوونی مۆڵەتی مانەوە تووشی دەیان کێشەبوون و داوا دەکەن بە زووترین کات چارەنووسیان ڕوون بکرێتەوە.
نوێنەرانی پەنابەرانی ناڕازی دیدارێکیان لەگەڵ بەرپرسی ئیدارەی پەنابەرانی سوید ئەنجامداوە و وێڕای ئاماژە پێدان بە ڕێژەی ئەنجامەکان لە ئێران و سەرکوتی ناڕازیان لەلایەن کۆماری ئیسلامیەوە خوازیاری بایەخدانی دەوڵەتی سوید بە بارودۆخی پەنابەرانی سیاسی و کۆمەڵایەتی بوو. کۆبوونەوەی لایەنگرانی فلستین لە نۆروێژ و درێژەی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. ڕۆژی هەینی 19 گەلاوێژ هاوکات لەگەڵ هێرشەکانی ئەرتشی ئیسرائیل بۆ سەر غەزە و کوژرا و برینداربوونی دەیان کەس لایەنگرانی فلستین لە ویسکەی قەتاری نۆروێژ خۆپیشاندانیان کرد. لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا بەهۆی هێرشە ئاسمانیەکانی ئیسرائیل بۆ سەر دۆگاکانی نوسەیرات، بەریج و شاری خانی یونس 174 کەس گیانیان لەدەستاوە و زیاتر لە 300 فلستینی دیکە بریندار بوون. پاش بڵاوبوونەوەی هەواڵە چالاکانی مەدەنی و دۆستانی فلستینی لە ویسکەی قەتاری ئۆسلۆی نۆروێژ مانیان گرت و خوازیاری ڕاگررتنی دەست بەجێی شەڕ و کۆتایی هێنان بە ژینۆسایتی خەڵکی فلستین بوون. و بێکاری دەیان کرێکار لە شرکەتی سپریت لە ئاڵمان. بڕیا لە ماوەی چەند مانگی داهاتوودا و پێش ساڵی تازەی زاینیدا 1300 کرێکاری شاغڵ لە شرکەتی سپریت لە ئاڵمان لەسەر کار دەربکرێن. هۆڵدینگی سپریت تووشی داڕمانی ماڵی بووە و ناسناوە تجاریەکەی لەلایەن سەرمایەدارێکی خەڵکی بریتانیاوە کردراوە. هەر بەو بۆنەوە هەموو کۆمپانیەکانی سەر بەو هۆڵدینگە لە یەکێتی ئەوروپا داخرێت و 1300 کرێکار بێکار دەکرێن. بەپێی زانیاریەکان سەرمایەداری بریتانیایی ڕایگەیاندووە کە بەرپرسیارەتی چارەنووسی کرێکارانی ئەو هۆڵدینگە لە ئەستۆی ئەو نییە. بینەرانی عەزیز هەواڵەکانتان پێشکەشکرا هەشە.